ئەمە نوێترین موبایلی کۆمپانیای ڕیلمیە کە ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستی تافتێک پلەسە ئەزمونمان کردووە و ئەم موبایلە دەتوانم بڵێم پاشای کامێرەیە لە نرخ خەرزانی و دەتوانم بڵێم ڕکابەری براندە بەرزەکان دەکات کە براندەکانی تر وەکو بڵێم براندە ڕکابەرەکان و ئەم موبایلە لە ڕووی کامێراوە دەتوانم بڵێم ئاستەکەی زۆر باشە و بێوێنەیە و لە ڕووی ڕکابەریەوە کابەری نییە. ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستی ئێمە ئەزمونمان کردووە لە ڕووی چارەسەرکرد لە ڕووی وێنەگرتن و لە ڕووی باتریەکەشی قەبارە گەورەیە. جارە با لە کارتۆن دەرێنانی موبایلەکە ببینین دواتر دەگەڕێنەوە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ. من منسوول باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە لە ڤیدیۆیەکی تر پێداچوونەوەیەکی تر بە بەرهەمێکی نوێی تەکنەلۆژی لەگەڵتانین و ئەمڕۆژ موبایلێکی نوێ کۆمپانیای ڕیلمیمان لە بەردەستە ئەزمونمان کردو ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستی ئێمەیە و پێشەوەی بچینە سەر باسکردنی ئەزمونی خۆمان لەگەڵ موبایلەکە تکە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان کەن بۆ زۆرترین کەس سوودی لێ بینێت. زەنگوڵەکەش چالاکەن هیچ سێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بگات. ئەم موبایلی لە بەردەستی ئێمەیە نوێترین موبایلی کۆمپانیای ڕیلمیە کە ڕیلمی 16 پرۆ پلەسە. دەتوانم بڵێم یەکێکە لە باشترین موبایلەکان لە نرخ خەرزانی بەراورد بە ئاستە بەرزەکەی لە ڕووی کامێراوە و کامێراکەی ڕکابەری براندەکانی تر دەکات کە ئاست بەرزن و ئەم موبایلە هەم نرخی هەرزانە و هەم ئاستی کامێراکەی ئاستێکی زۆر بەرزە و وێنەی کوالیتی بەرز و ڤیدیۆ کوالیتی بەرزمان دەداتی. دواتر لە بەش کامێرەی بە تێر و تەسەلی باسی ئەزمونی خۆمان لە ڕووی کامێراوە لەگەڵ ئەم موبایلە دەکەین لەوێ ئەزمونی ئێمە دەبینن و بەراورد بە نرخەکەشی زۆر باشە. بێگومان ئەگەر لە ڕووی دیزاینەوە سەرەتا دەست پێ بکەین لە بەشی پشتەوەدا دیزاینێکی چەرمی هەیە تێکەڵەیەکە لە سروش کە زۆر جوانە و لە کاتی گرتن لە دەستدا ئاسوودێکی زۆر باشمان پێدەبەخشێت لەبەرەوەی هەم لە بەشی پێشەوەدا ڕوونمایەکی چەماوەی هەیە و هەر لە بەشی پشتەوەشدا لە لاکانیدا چەمانەوەی هەیە کە ئەمە جوان دەکات لە کاتی لە دەستگرتن ئاسوودەیمان پێ ببەخشێت. بێگومان لە بەشی سەرەوە لە لای ڕاست نووسراوە ڕیلمی بە زەردی کە شتێکی زۆر جوانە و چوارچێوەیەکی کانزاییمان هەیە بە چوار گۆشەی و لە لاکانیشیدا لە هەر چوار لایدا چەمانەوەیەکی هەیە کە دیزاینێکی زۆر جوانی داوە بە کامێراکە بە سێدانە کامێراژ لە نێوی جێگیر کراوە لەگەڵ فلاشێک بە کامێرا سەرچەکەشمان 200 مێگاپیکسلە و هاتنە دەرەوەی فرێمی کامێراکەشی زۆر کەمە کە ئەمەش جێگەی سەرنجە کە فرێمی کامێراکە دەتوانم بڵێم زۆر بە کەمی هاتۆتە دەرەوە کە ئەمە ژوای کردووە کە ئەستوری موبایلەکەمان زۆر نەبێت. بێگومان لە ڕووی ئەستوریشەوە ئەستوری موبایلەکەمان تەنیا 8.4 میلیمەترە، کێشەکەشی زۆر سووکە کە تەنیا 198 گرامە و باتریێکی قەبارە گەورەش هەیە. دواتر دێنە سەر باسکردنی باتریەکەشی. لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی کێرڤت یاخود بڵێن چەماوە دەکات لە لایەکانیدا کە فۆردیە و ڕوونماکە ڕوونمایەکی زۆر نایابوو زۆر چاکە. ئێستا دێنە سەر باسی تایبەتمەندەکانی ڕوونماکەشەوە. لە بەشی سەرەوەشیدا کامێرایەکەیە کە لە ناوەڕاستی ڕوونماکەی جێگیر کراوە. خۆشبەختانە موبایلەکەشمان خاوەندارەتی لە دوو دانە بڵنگۆی ستودیۆ دەکات کە ڕێژەی دەنگەکەی تاکو 300 بەرز دەبێتەوە کە ئەمە ژوا دەکات هەم دەنگێکی بەرزمان بداتێ و هەم لە ڕووی دەنگشەوە دەنگەکەی زۆر خۆشوونایە بێت. بێگومان لە بەشی لای ڕاستی موبایلەکەمان دوگمێڵکردن و کوژانەوەی موبایلەکەمان هەیە، هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە. لە بەشی سەرەوەشدا دوو دانە مایک بوونی هەیە لەگەڵ IR بلاستەر بۆ کۆنتڕۆلکردنی ئامێرە ئەلکترۆنیەکانی نێوماڵ و لە بەشی لای چەپیشدا هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشیدا دەرچەی سیمکارتمان هەیە، مایکێک بوونی هەیە و دەرچەی بارگاویکەرەوە شێوە تایپسیمان هەیە و بە هەمان شێوەش سپیکەرێک بوونی هەیە. خۆشبەختانە موبایلەکە خاوەندارەتی لە بڕوانامەی IP68 و IP69 دەکات کە بەرزترین ئاستی بڕوانامەیە بۆ بەرگەگرتنی ئاوتۆس کە موبایلەکە هەیەی کە ئەمەش جێگەی سەرنجە و جێگەی دەستخۆشیە کە لەم موبایلەدا بوونی هەیە. دەتوانین بڵێن موبایلەکە پارێزگاری بۆ ئاو لەو پەڕی بەرزێتیدایە و دەتوانی لە ڕووی بەرگەگرتن ئاو بێحەل بێت. ئێستا گەر بینە سەر باسکردنی ڕوونمای موبایلەکە خاوەندارەتی لە ڕوونمای 6.8 ئینچ دەکات لە جۆری ئەمۆلید کە فول HD پلەسە و HDRD پلەسە و 1 ملیار ڕەنگە و توانێت نوێبوونەوەکەشی 144 هێرتزە و توانێت وەڵامدانەوەی سەری 50شی 240 هێرتزە. بێگومان 4608 PWM دیمینگە کە هیچ تیشکێکی زیانبەخشی لێ دەرناچێت بۆ چاوەکانمان. هەروەها بەرزی پیکسلەکانیشی 453 ppi و توانایی ڕۆژنای ڕوونماکەشی لە کاتی بەکارهێنان لە بەر ڕۆژ دەگاتە 6500 نیت. بەڵێ
6500 نیتز کە توانایەکی لە ڕادەبەدەرە لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ ئەمە شتێکی زۆر تایبەتە و داش پۆشراوە بە چینی گۆرەلا گلاسی 7i بۆ شکان کە ئەمە شتێکی تایبەتە هەروە بۆ شوختیش دەتوانێت پارێزگاری لە ڕۆنمای مۆبایلەکە بکات. لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە چارەسەرکەری سنابدراگۆنی 7.9 دەکات کە 4 نانۆمەترە بە ڕایاڵەی 5G و یەکەی ڕێخەری گرافیکەکەش Adreno 722 و لە ڕووی چارەسەرکەری شەوە دەتوانم بڵێم ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات. ئێمە چەندین یاریمان لەسەر تاقی کردوێتەوە ئاستێکی بێوێنە و نایە پێشکەش دەکات لە ڕووی چارەسەرکەرەوە دەتوانم بڵێم چارەسەرکەرێکی زۆر باشی لەسرە و لە جۆری ڕامەکەشی LPDDR5X و هەروەها جۆری بریکەکەشی UFS 3.1. ئەگەر ئێستا بینە سەر باسکردنی کامێرای مۆبایلەکە لە بەش پشتەوەدا خاوەندارێتی لە سێدانە کامێرا دەکات. کامێرا سەرچەکەی 200 مگاپیکسلە کە هەستەوەرەکەی کۆمپانیای سامسونگە کە HP5 بێگومان کامێراکە بەراوردمان کردووە بە بڕاندە ڕکابەرەکەی و هەروەها لە ڕووی 1x و 2x وێنەمان گرتووە لە ڕووی هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی ڕنگ ئاشتێکی زۆر باش پێشکەش دەکات. دەتوانم بڵێم زاڵ دەبێت بەسەر کۆمپانیای ڕکابەری و کامێرای دووەمیشمان تێلێفۆتۆیە کە 50 مگاپیکسلە کە 3.5 ئۆپتیکەل زوومە کە دەتوانی تاکو 10x وێنەی پێ بگریت. ئێمە لە 1x 2x و هەروەها 3x و 3.5x و 7x و تاکو 10x وێنەمان پێگرتە و بەراوردیشی دەکەین بە بڕاندی ڕکابەری و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و دەتوانم بڵێم لەویشدا لە وێنە لە ڕووی دیتیل و لە ڕووی ڕەنگی شەوە ئەگەر سەرنج بدەن ئێستا دەیبینن دیتیل و ڕەنگەکانی زۆر جوانترە لە بڕاندی ڕکابەری کە مشتێکی زۆر تایبەتە لە مۆبایلێک کە نرخەکەی زۆر هەرزانتر بێت لەو بڕاندانەی کە ئاز بەرزن لە ڕووی کامێرە و هەروە لە ڕووی دیکەشەوە. و کامێرای سێمیشمان کامێرەیەکی ئەڵتراوایدە گۆشە فراوانە بە ڕووی 8 مگاپیکسل و دەتوانین وێنەی ماکرۆش پێ بگرین و لە ڕووی وێنەی ماکرۆشەوە توانم بڵێم ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات. و لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەکی سەلفی دەکات بە ڕوونی 50 مگاپیکسل. ئێمە لە ڕووی کامێرای سەلفیشەوە بە کامێرای سەلفی ئاسایی وێنەمان پێگرتووە هەم لە ئەڵتراواید و هەم لە 1x و لە ڕووی پۆرتریتیشەوە بە کامێرا سەلفەکەی دەتوانم بڵێم ئاستێکی زۆر باشمان پێشکەش دەکات لە ڕووی وێنەوە. مۆبایلەکە لەگەڵ ئەوەی تەنچێکی لە ڕادەبەدەری هەیە کە پاتێکی قەبارە گەورەیە کە جێگەی سەرنجە پاتێکی قەبارە گەورە لەم تەنچێدا جێکرابێتەوە و پاتێکی قەبارە گەورەیە کە 7000 ملی ئەمپێرە بە توانای بارگایبوونەوەی 80 وات و کە لەسەری بارگایبوون 80 واتش لە نێو کارتۆنەکەی جێگیر کراوە و لەگەڵ ئەوەشدا پشتگیری لە بارگایبوونەوەی پێچەوانەش دەکات و لەگەڵ ئەمەشدا پشتگیری لە تایبەتمەندی بایپاس چارجینگ دەکات. ئەمەش لە کاتی یاریکردن ڕاستەوخۆ بارگاوی لە بارگاویکەرەوەکەی وەردەگرێت و کە ئەمەش وا دەکات کە مۆبایلەکەمان گەرم دانێت و ئاستێکی زۆر باش پێشکەش بکات لە کاتی یاری و لەو کاتەشدا کە لەسەر بارگاویکردنەوەمان دانابێت. یەکمان مۆبایلەکە خاوەندارەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای ڕێلمی دەکات کە ڕێلمی UI 7 کە بنچینەکراوە لەسەر ئەندرۆیدی 16 کە تاکو 5 ساڵیش نوێبوونەوە یاخود بڵێن بوونەوەی ڕووکاری پێدەگات کە مشتێکی زۆر تایبەتە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازەیە و لە ڕووی AI-شەوە دەتوانین بڵێن ئاشتێکی زۆر باشمان پێشکەش دەکات و لە ڕووی چاکردنی وێنەوە و هەروەها لە ڕووی AI کە چەندین تایبەتمەندی ناوازەی تێدایە کە ئێمە تێستمان پێکردو ئێستاش دەیبینن ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ڕووکارەکەشی پێشخراوە بە زیرەکی دەستکرد کە ئەمە ژوارەکات ئاسانکاریێکی زۆرمان بۆ بکات لە ژیانی ڕۆژانەماندا. سەبارەت بە نرخی مۆبایلە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای ڕێلمی بە ڕامی 12 گیگابایت و هەروە 14 گیگابایت ڕامی زیادکراویتر بە مەش دەبێتە 26 گیگابایت و بیرگەی 512 گیگابایت نرخەکەی 794,000 ناری عێراقیە و ئێستاش لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە بۆ فرۆشتن. ئێمە هیچمان نەماوە لەسەر ئەم بەرهەمە بیڵین. سوپاسی کۆمپانیای ڕێلمی عێراق دەکەین کە متمانی بە ئێمە بەخشی کە پێداچنەوە بەم مۆبایلە نوێیان بکەین. هەروەها سەبسکرایب چەناڵەکەمان بکەن، لایک و شێری ڤیدیۆکانتان لەبیر نەچێت و زەنگوڵەکەش چالاکەم بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ ئاگرامە چەناڵەکەمان بێ خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو خوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.